ئێستا بین باسی ئێرەر بکەین کاتێک دوو کوانتیتی کۆ دەکەینەوە. ئێمە باسی تا ئێستا باسی ڕەنمە کرد ئیندیڤیدوەڵ کوانتیتی بوو، واتە هەرێک سەر بەخۆ. بەڵام ئەگەر دوو کوانتیتی کۆ بکرێتەوە بزان چۆن تەعامل لەگەڵ ئێرەرەکان دەکەین. بە نمونە ئەو سێر کتێبمان پیشان داوە، دوو بەرگرن لە دوای یەک، هەرێکیان ڤۆڵتی خۆی هەیە، VR1 دەکاتە چ؟ دەکاتە V1 ئەوە ترو ڤاڵوە زائید ناقص دلتا V1. لێرە دلتا مەبەستمان سیگما ڤیە، یعنی ئەبسۆلیوت ئێرەر. باشە VR2 دەکات چ؟ V2 پلس ماینەس دلتا V2، واتە ئەبسۆلیوت ئێرەر لە بەرگری دووەم، تەمە لە ڤۆڵتی بەرگری دووەم. ئەگەر مێ ڤۆڵتی ئێرە لە بۆ ئێرە قیاس بکەم کە ئیە دەکات چ؟ ئی دەکات VR1 زائدەن VR2، چکە دوانە بە دوای یەکن. هەرێکیان ئێرەڕی خۆشی هەیە، زائد ئێرەرەکان چیان لێدێ؟ دێم دەڵێن VR1 دەکاتە چ؟ دەکاتە V1 پلس ماینەس دلتا V1، VR2 دەکاتە چ؟ دەکاتە V2 پلس ماینەس دلتا V2. لەبەرەوەی کۆیە لە بینیان دێم V1 لەگەڵ V2 بە جیاواز دەنووسم، پلس ماینەس هاپەش وەردەگرم لە نێوان دلتا ڤیەکان، دەکات پلس ماینەس دلتا V1 پلس دلتا V2. کەواتە چی لێ هات ئێستا ئەگەر بێت و دوو کوانتیتیمان هەبوو بمانێت کۆیان کەینەوە، هەرێکیانی ڕۆژی خۆی هەبوو، ترو ڤالیو بەجیا کۆ دەکەینەوە، ئەبسۆلیوت ئێرەرەکانش بەجیا. ئاگاتان لەبێ ئەبسۆلیوت ئێرەر بەجیا کۆ دەکرێتەوە، نەوەکو ڕیلەیتیڤ ئێرەر. ڕیلەیتیڤ ئێرەر کۆ ناکرێتەوە لە کۆ، تەنها ئەبسۆلیوت ئێرەرەکان دەتوانێت کۆکەینەوە بەم شێوەیە. ئەو نمونەیە تەماشاکەن. Calculate the maximum percentage error in the sum of two voltage measurement when V1 is equal to 100 volt plus minus 1 لسەدا، V2 is equal to 80 volt plus minus 5 لسەدا. دەرێت کە دەرێت percentage error قیاس کە کاتێک دوو ڤۆڵتێمان هەبێ کۆیان بکەینەوە. ڤۆڵتی یەکەم 100 ڤۆڵتە زائید ناقص 1 لەسەدایە، واتە ئێرەرەکەی چۆن داوە؟ بە پێرسنتج دایەتی. ڤۆڵتی دوم 80 ڤۆڵتە زائید ناقص 5 لەسەدا ئێرەرەکەیە، ئەوەش بە پێرسنتج دایەتی. مادەم دەڵێ سەم یعنی کۆکردنەوە، ئەمە دەبێم چکەم ئێرەرەکانیان تەحویلی ئەبسۆلیوت بکەم، نابێ ڕیلەیتیڤ بێ. V1 دەکات 100 ڤۆڵت پلس ماینەس 1 لەسەدا، دەبێتە چی بە ئەبسۆلیوت؟ دەرێن 1 دابەش 100 جاران یەو 100 هەر دەبێتەوە 1، کاتێکە 100 ڤۆڵت زائید ناقص 1 ڤۆڵت. ئەها یونیتم لەگەڵ نووسی چکە کردم ئەبسۆلیوت. V2ەکە بکەم ئەبسۆلیوت دەکات 80 ڤۆڵت زائید ناقص 5 لەسەدا، دەرێن 5 دابەش 100 ئەو پێرسنتج واتە 100 جارانی 80، دەبێتە چەند؟ دەبێتە 4 ڤۆڵت. هەندێکە 80 ڤۆڵت زائید ناقص 4 ڤۆڵت. ئەمە شێوە ئەبسۆلیوت ئێرەرەکانیتی. اینجا دێم دەڵێم E1 دەکاتە چ؟ V1 زائدەن V2. V1ەکە چەندە؟ 100 ڤۆڵت زائید ناقص 1 ڤۆڵت زائدەن V2ەکە 80 ڤۆڵت زائید ناقص 4 ڤۆڵت. دەبێتە چی؟ 100 زائدەن 80 دەبێتە 180 ڤۆڵت، 4 زائدەن 1 دەبێتە 5 ڤۆڵت. ئەمە ئێرەرەکە دۆزیەوە بە شێوەی ئەبسۆلیوت ئێرەر، بەڵام خۆی داوای چی کردێ؟ پێرسنتج ئێرەر. دێم چ دەکەم؟ جارشکە ئەوەی تەحویلی پێرسنتج دەکەمەوە، دەڵێم 5 دابەش 180 جارانی 100 دەکاتە چەند؟ کە 500 دابەش 180 دەبێتە 2.8 لەسەدا. بەم شێوەیە ترو ڤاڵوەکە ناگۆڕێ لە محاڵەکەم خۆیتی، تەنها ئێرەرەکان ها لێرە یونیتەکەش نانووسمەوە لۆ چکە ئەمە ڕیلەیتیڤ ئێرەرە. ئەوجارە بین باسی ئێرەر بکەین لە کاتی error in difference of quantities equals sum of errors. واتە ئەگەر بێت و جیاوازی نێوان دوو کوانتیتی بێت چۆن تەعامل لەگەڵ ئێرەرەکان دەکەم، دیسان وەکو سەمەکە ئێرەرەکان کۆ دەکرێتەوە بە هەمان شێوە. تەماشا ئەو نمونەیە بکە. ئەمە ڤۆڵتی سەر ئەو بەرگریەیە کە VR1 دەکات V1 پلس ماینەس دلتا V1، ئەمە VR2 کە دەکات V2 پلس ماینەس دلتا V2. ئی دەکاتە چێ؟ دەکات VR1 ماینەس VR2، یان VR2 ماینەس VR1 فەرق ناکات چۆنە بێت. VR1 دەکات V1 پلس ماینەس دلتا V1 ماینەس وەک خۆی ماینەس VR2 دەکات V2 پلس ماینەس دلتا V2. ئێستا لێرە بە هەمان شێوە ئەم ناقسی جاران ناوکەوانەکەی دەکات ناقص V2، ئەوە شەر وەک خۆی پلس ماینەس دەمێنێتەوە چکە ناقص
جاراني كي تأثيري لهناك دبتت V1 minus V2 ها V1 minus V2 لأنه أنا مدوانا بلس ماينس ها بشور جرا دلتا V1 بلس دلتا V2 كات الجوازي ديفرنس لك الصمكة تنها تدو فاليو كي لقدر ذكين أو بيشتر كش كوماند كردو ليرة ليدر ذكين بلام إيرارك وخويتي تصم به تديفرنس به إيرارك هر كودا كريتو بشوي أبسوليوت هما النموني بيشو بين بشوي ديفرنس حالكين calculate the maximum percentage error in the difference difference وتجاوزي نيوان of the two measured voltage V1 صد فولت زائد ناقص 1 لصدا V2 8 فولت زائد ناقص 5 لصدا بهما شو مادام difference داله ام دبيت بكم error رقم كم absolute ك V1 دبت 1 فولت V2 كش دبت 4 فولت اوكي example بيشو إن جادم إذا كانت V1 ناقصا V2 V1 كا أمايا V2 كش أمايا صد ناقص 8 دكات 20 فولت وإيرور كانش كودك لنا أقاتان لبي إيرور كودك لتو لهردو حالت تكو بي تكام بي إيرور كار كودك لتو بشوي أبسوليوت دبيتا 5 فولت أما ديفرنس كي بشوي أبسوليوت إيرور بلام خوي داوي percentage إيرور دكا percentage قلت يعني relative إيرور دكا 5 دابج 20 زاران صد دكاتا 500 دابج 20 دكاتا 25 يعني دكا 20 فولت بلس ماينس 25 لصدها 25 لصدها كا يونيتي نانو سين چونكا relative error زار بين باسي percentage error in product or quotient of quantities equals sum of percentage error واتا كاتك quantity كان زاران لنيوانيان بيان دابش لنيوانيان بي بزاين چون تعامل لقل إيرار كان دكين بونونا لو برجرة كتزويج بداد وتزوجك إيرار شيء كدكات دلتا آي أو فولتج شيء لسه دروز بو ك إيرار هي دلتا إيه هذا شيء إيرار يعني بون منهم بمي باور بدوز ما باور دكات إي زاراني آي واتا إي إيرار هي آيش إيرار هي وتا زاران اللي نوانيا شون تعامل لقل إيرار كان دكين يعني اگر بمانوي برجرك بدوزينه او برجر دكات فولتي لسه تزو دكات اي زائد ناقص دلتا اي لسه اي زائد ناقص دلتا اي زين لو دو حالات تزارع بي تدابر بي شلون تعامل يقل يرر كذا كاين تماشاي من ديم هي زارعنا كرون دكمو اگر بون باور بدوزينه باور دكات اي اي يكتسبو إيرادي هو ذكر E بلس ماينس دلتا E آي كش إيرادي هي ذكر I بلس ماينس دلتا I باش هسه ديمو دوكوانت زاران يكتب لكم ذكر EI بلس ماينس E دلتا I بلس ماينس I دلتا E بلس ماينس دلتا E دلتا I لبرو دلتا E دلتا I زورس بتشوف دبي أو برا إهمال لكين كأو إهمال لكين تسمينه توا P بتقريبي ذكرت EI زائد ناقص هذا شور بقرا لأني وأنا أمدوانا ابتدى إي دلتا آي زائدا آي دلتا إي أما بو باور أما باور كيا ترو فالو كي تيا إي آي ترو فالو باور كي إيروري باور كي كبرشيوي أبسوليوتا شيء أبسوليوتا دكات كوزاني ما أبسوليوتا percentage legal لأن percentage legal بايليرا دمانغو ريليتيفا والله ما هو أبسوليوت إيروري بيكيا استابين percentage error بدوز مالبو بي دكاتة دكا absolute error كأمي هموي دابشي true value كي دم دالم E دلتا I plus I دلتا I لسر E I زاران ستاسات إن زادين أو E I دبيتا جيري و دبيتا جيري أوش يعني دكاتة E دلتا I لسر E I زائدا I دلتا I لسر E I زاران ستاسات استاكا هي كميان اي لقل اي دروا تلمين دلتا اي لسر اي زائدا اي دو مشان اي لقل اي دروا دلتا دلتا اي لسر اي جارة ستاسات اما تيا اما percentage error لبيا اگر تمشاكين دلتا اي لسر اي دلتا percentage error in اي دلتا اي لسر اي جاراني ستاسات دلتا percentage error in اي كاتا percentage error لبي دلتا percentage error لا اي
زائدا percentage error ل E. اما بروف يبو كردمان كزانيمان چون error ل نێوان دوو کوانتیتی دەدۆزینەوە کاتێک زاران یەکتر کرابێ. ئەگەر زاران کرابێ percentage error-ی کوانتیتێکە دەکاتێ percentage error-ی کوانتیتی یەکەم زائداً percentage error-ی کوانتیتی دووەم. quantity raised to a power واتە کوانتیتیەک بەرز کرابێتەوە لە بۆ پاوەرێک هەبێت چۆن حساب دەکەین. بۆ نمونە percentage error in quantity A to power B دەکاتە چێ پاوەرەکە یان توانەکە دێتە پێش جارانی percentage error-ی کوانتیتیەکە دەکەی. ئەمە زۆر بەسیتە. بۆ نمونە for a current I with an accuracy of 3% plus minus 3% ئەگەر تەزووکمان هەبێ percentage error-ەکەی زائد ناقص 3 لە سەدا بێ error لە I توان دوو دەبتە چەند؟ دەبتە دوو جارانی ئەو 3 لە سەدا دەبتە plus minus 6 لە سەدا. زۆر ئاسان. example چوارەم هەر دەربارەی error-ە an 820 ohm resistor with an accuracy of plus minus 10% carries a current of 10 milliampere. يعني بەرگرێکمان هەیە کە قیمەتەکەی true value-کەی 820 ohmە accuracy لە بەرگرەکەی یان percentage error لە بەرگرەکەی plus minus 10 لە سەدایە و تەزوێک بە ناوی دادەڕوا true value تەزوەکە 10 milliampere. The current was measured by an analog emitter on a 25 milliampere range with an accuracy of plus minus 2% of full scale. يعني ئەو تەزوەمان بەچ قیاس کردێ 10 milliampere بە ئەمیتەرێک ئەنالۆگ ئەمیتەرێکمان قیاس کردێ. ئەنالۆگ واتە مەبەستمان ئەمیتەرێن کە سکێل یانێ نەوەکو ژمارەی دیجیتال بێ. بە ئەنالۆگ ئەمیتەرێک قیاسمان کرد کە ڕێنجی ئەنالۆگ ئەمیتەرەکە 25 milliampere واتە لە 0 تا 25 milliampere دەتوانێت بخوێنێتەوە. ئەکوراسی ئەمیتەرەکە plus minus 2 لە سەدایە لە بۆ full scale-ەکەی واتە لە 25 milliampere-ەکە لە 25ەکە 2 لە سەدایە. Determine the accuracy in the power in the resistor واتە percentage error-ی ئەو پاوەرە بدۆزەرەوە کە لە ڕێستەرەکە دا هەیە لەسەر ڕێستەرەکەدا هەیە. لێرەدا ئەمە دەبێت چ بکەین قانونی پاوەر بنووسین. پاوەر کە دەکاتە I توان دوو R لۆ I توان دوو R مان نووسی خۆ پاوەرمان هەیە دەکاتە I ڤیش دەرکانە لەبەرەوەی بەرگر و تەزوومان هەیە لێ دەبێت قانونی بەرگر و تەزوو بنووسین کە دەکاتە I توان دوو R. لە بۆ دۆزینەوەی ئەکوراسی لە پاوەرەکە ئەمن هەم دەبێت percentage لەبەرەوەی پێشەوە لەبەرەوە P دەکاتە I توان دوو R لە نێوان I و R-ەکە جاران هەیە I توان دوو R لەبەرەوەی جاران هەیە کاتە من دەبێت percentage error ببینمەوە هەم لە بۆ I-ەکە هەم لە بۆ R-ەکە. لە بۆ R-ەکە هەمانە 10 لە سەدایە ئەوەی هەیە دەبێت percentage error لە بۆ ئەو 2 milliampere بدۆزمەوە. ها percentage error-ەکەم هەیە لە تەزوو بەڵام ئەو 2 لە سەدایە هی ئەو دێ نییە هی ئەو 25ەیە. دێن سەکەین دێن ئەمە دەبێت ئەو 2 لە سەدایە تەحویلی ئەو 10 لە سەدایە بکەین. چۆن دەیکەین؟ سەرەتا دەیکەینەوە absolute error لەو 25ە اینجا absolute error لە بۆ هەموو ژمارەك بەکاردێت چ دەبێت چ 25 واتە لە 0 تا full ڕێنجی دیڤایسەکە هەر قیمەتێک بێ absolute error-ەکە دەتوانم لە بۆی بەکاربێنم بەڵام relative error نا relative error تەنها لە بۆ قیمەتێکی دیاریکراوە. سەر لێرکارن دایێت 2 لە سەدا لە بۆ چەندە تەنها لە بۆ 25 ناتام لە بۆ ژمارەیەکە بەکاربێنم. بۆی تەحویلی ژمارەیەکە بکەم دێم دەکەم ئەو 2 لە سەدایە دەکەم absolute error اینجا absolute error-ەکەی لە بۆ بەکاردێنم دوای ئەوە دەتوانم بیکەمە relative error لەو ژمارەیە. با بێن حەلێکینەوە پرسیارە بزانین چۆن حەل دەکرێت. ئێمە سەرەتا دەڵێن P یان بڵێ R مان هەیە R-ەکە چەندە 820 ohmە R. relative error-ی R-ەکە چەندە plus minus 10%. I-ەکەشمان هەیە 10 milliampere
خۆ پرسیارەکە دەڵێت چ ببینەوە دەڵێت absolute error لە پاوەر چەندە. ئەمە چمان هەیە ئەنەلۆگ ئەمیتەرێکمان هەیە بڵێن بەم شێوەیە لە 0 هەتا 25 ملی ئەمپێر دەتوانێت بخوێنێتەوە. ئەمە چەندمان پێ خوێندەوە؟ با بڵێن ئێرەمان پێ خوێندەوە کە 10 ملی ئەمپێرە. ملی ئەمپێر. ئۆکێ. ریلیتیڤ ئێرۆر لەو 25 چەندە؟ لە 25 لە سەدایەکە پلس ماینەس 2 لە سەدایە، ئەوە لە 25ەکە. ئێمە دێن چ دەڵێن؟ دەڵێن absolute error in P ببرن relative error in P دەکاتە چ؟ دەکاتە 2 پێش ئەوە بڵێن P دەکاتە چ؟ دەکاتە I توان 2 جاران R. کەواتە relative error لە P دەکاتە 2 جارانی error in I co error in R. error in R كمان هي error in I دەدۆزینەوە ئێستا. دەڵێم relative error in I is equal to what؟ دێم دەڵێم 2 لە سەدا پێشی ئەوە ئەو سڕینەوە دێم دەڵێم absolute error لە I دەکاتە چی؟ ئەو دووە لە 25ەکە 2 لە سەدا لە 25 دەکەم کەین absolute error لە بۆ ئایەکەش بەکاردێ دەڵێم 2 لە سەدا پلس ماینەس 2 لەسەر 100 جاران 25 2 لەسەر 100 جاران 25 دەکاتە چەند؟ دەکاتە پلس ماینەس 0.5 ملی ئەمپێر 0.5 ملی ئەمپێر. ئێستا ئەوە چی؟ absolute error ئایەکەیە. بێم relative error I بدۆزمەوە وتمان دەکاتە چی؟ دەکاتە پلس ماینەس 0.5 لەسەر true value-کەی دەیە جارانی 100. دەکاتە چەند؟ دەکاتە پلس ماینەس 5 لە سەدا پلس ماینەس 5%. ئەو ئێستا relative error ئایەکەم دۆزیەوە. relative error ئاڕەکەشم هەیە ئێستا لێرە کە دەڵێم error in I مەبەستم relative errorەکەیە، یعنی ئەو 5 لە سەدای error in I ئێستا. کەواتە دێم دەڵێم relative error in P power equal to 2 جارانی relative error in I plus relative error in R equal to 2 جارانی plus minus 5 لە سەدا plus minus 10 لە سەدا یەکسانیشە بە چەند؟ plus minus 20%. ئەوە چییە؟ پێی دەڵێن error in power. error in power.
يعني لێرە لەو پرسیارە چ گرنگ و فێربووین یەکەم شت دەبێت بزانین کە لەبەرەوەی پاوەر دەکات ئەنجامی لێکدانی دوو کوانتیتی کەواتە دەبێت ئێمە ریلیتیڤ ئیرۆری هەردوو کوانتیتیەکانمان هەبێ. دووەم شت ئەو ریلیتیڤ ئیرۆری لە تووشەکەی دایتی لە فول سکیلی ئەنالۆگەکەیە فول سکیلە ئەمە دەبێت چ بکەم دەبێت بکەم ئەبسۆلیوت ئیرۆری فول سکیل ئینجا ئەو ئەبسۆلیوت ئیرۆرە بەکاردێ لە بۆ هەموو ڕێنجەکە واتە لە سفر تا فول ڕێنجێک هەر ژمارەکە بێ ئەبسۆلیوت ئیرۆرەکە توانم لێ بەکاربێنم ئینجا کە بەکارم هێنا لە بۆ ئەبسۆلیوت ئیرۆرەکە لە بۆ ئەو ترو ڤالوی ئەو مێژەر ڤالوی کە هەیە ئینجا دێن دەکەینە ریلیتیڤ ئیرۆر لەو ژمارەیە لێرە 10 ملی ئەمپێر بوو کردمانە چەند 2% تحویل ئەبسۆلیوت کرد کە کردی 0.5 ملی ئەمپێر ئینجا 0.5 مان لە بۆ دەیەکێ بەکارهێنا بوو بە ریلیتیڤ ئیرۆر کە ریلیتیڤ ئیرۆرەکەم دۆزی لە ئای لە ئارەکەشدا بووی دێم لەو قانونی ئێرەدای دەنێمەوە لەو قانونیدا دەم کەدەم ئیرۆر ئین پی دەکات چ دو ئیرۆر ئین ئای پلس ئیرۆر ئین ئار ئیرۆر ئین ئایەکە چەند بوو 5% بوو دۆزیمەوە ئیکی ئارەکەش دایتی کە 10%ە کۆیان کەمەوە دەکاتە پلس ماینەس 20% ئەوە پێ دەڵێن ئیرۆر ئین پاوەر. بەنسبەت ئەو سلایدانی کەماوە ئەوانە پرۆبلێمن ئینشاڵڵا لە کاتێکی گونجاودا لە هۆڵەکانی خوێندن لە کولیە کۆ دەبینەوە و بێکەوە حەلیان دەکەین و وازونتر زیاتر بابەتەکە ڕوونتر دەبێت لە داهاتان تا ئەو کاتە خواتان لەگەڵ بێ.